هەمووی لۆ کاکە کاردان چاوەڕێکی خۆشەویستە یاڵا بژی سامانی وەرمزیانی ئەوەیە سۆران زیندانیە جان جان ئەی خەڵک دەڵێم خۆشی هان ئەی خۆشیەکانم لە کوێن هەموو ڕۆژێ هەرگریان لە بۆ نێو ژیانم دێن ئای ئەو کەسانەی خەم دێنن یەکێ بێتم پێم بڵێن با ڕۆژێک بێنە لای من هەتاکو بزانم چێن ئای با ڕۆژێک بێنە لای من هەتاکو بزانم چێن گەر من کەسێکی خراپم سرم لە لاشە پەڕێن گەر من کەسێکی خراپم سرم لە لاشە پەڕێن چاوی جوانی تۆ چیم نەکرد لەو دنیاە گەردەنت ئازانەکەم هەتا حەیاتت مایە ئێستا لە دووری باڵات دەناڵم لەو دنیاە مامە ڕەزوان لێرەیە بەشانم کەسی نایە مامە کارزانیش لێرە بۆت دەڵێم لەو دەستگایە ئای خەیاڵ وشەکی پێز بیت زۆرم کریتم نەدید خەیاڵ وشەکی پێز بیت زۆرم کریتم نەدید جوانیت لە عەد بەدەرە ئاخر پێم بڵێ تۆچیت ئای شێتکردنی دڵی گەنج لات بۆتە شتێ بەسیت ئەوەی تەرکیز لە تۆ بکە مەعاڵەمان جێبژیت ئای نەتورکیت و نەڕووسیت جێگای شانازی کوردیت ئای دەبێتە پاشا و مەلیک هەر کەسێ نسیبی بیت دەبێتە پاشا و مەلیک هەر کەسێ نسیبی بیت ئای کاکە ئارزان زاوایە کاکە کارزان زاوایە یاڕەبی پیرۆزی بیت زانیار بە نەشەی لێدا خەزنی بکە بە شرید شاد بێ عەبۆ بێچارە دایدەنێتن بە تەقلید بۆ خۆم عەبۆ بێچارەم دەیڵێم بەند و گۆرانی ئەسڵ خەڵکی مەسیفم هەموو دنیا دەزانی کاتێ کە بەندان دەڵێم کاتێ دەیڵێم گۆرانی عەبۆ و ڕەزوان بێچارە منەتی کەسیان نەزانی لە 2017 کەوا دەیڵێم گۆرانی عەوافی مامە عەبۆ منەتی کەست نەزانی مامە کارزان لێرەیە و عەبۆی بێ بە قوربانی ئای ئەو ڕۆژەی قەدرم دەگرن یا مردم یا خنکاوم ئەو ڕۆژەی دەڵێن حەق بوو من لە ژینا نەماوم ئای خوایە تاوانم چییە بەدەستی گەشتکاوم بەڕوو کارپیر و بێز بەس بە تەمەنالاوم ئای وا لە ژیان بێزار بوومە لە دوم نایە شەقاوم دڵم بە هیچ خۆش نییە من بە دڵا ڕووخاوم
خەڵکی گەیشتە سەرماک من بەدڵە کوڵاوم ئای خەڵکی بووە بە سەرۆک من هێشتا جەرگ بڕاوم سەڵ شکر بۆ تۆ خوایە بۆ تۆ سەر لە پێناوم گادەی مامە کارزانیا ئەو شۆ میوانی پیاوم لەگەر سامان ئۆرمزیار بۆ ئەمری تۆ وەستاوم زانیار بە نەشەی لێدا بۆ ئەمری تۆ وەستاوم خەفەتی دووریەکەی تۆ ڕیشی بە من بەرداوە وەرە بۆ خۆ سەیر کات ست بە ڕۆژ من هێناوە گەر شەرم لەم نیش ناکەی نامێنیە لەو دنیاوە ئەو کاتە جوابە چییە دەچیە قافی خودداوە نازدار عەیراژ بۆتە کوا عەقڵ و هۆشم ماوە قسەی بەدکاریش دەولا خەفەت لە دڵمی داوە مامە ئازاد لێرەیە بۆ دڵێم بەو دوو چاوە لە هەزار دەستگای دێڵێم بەو خوایەی با عەواوە لە مەیدانی هیچ کەسێ بێچارەت دای نەیناوە ئای کۆتا نامەد خەمێک بوو لە دڵ و سینەی ڕەزۆ تکایە بگەڕێوە بەجێ مەهێڵە و مەڕۆ ئای ئێستاش لە دووری تۆیە وی مەشێت و ڕەنجەڕۆ دڵخۆشی ژیانی مەبوو تووشی خەمانم ئەوڕۆ ئای لە هیچم کەم نەکردی بۆ جێت هێشتم ئاخر بۆ هەمووی بوون بە یادگاری نامە و قسە و گفتوگۆ ئای بڕۆ گەر نەدازابێت تۆ نا هەزاری وەک تۆ ئای من هەر ڕازگۆیم دەوێت تۆش هەر بەڵێنی درۆ گادەی مامە کارزانە سڵسڵاو لە تۆ کارۆ بەندی مەحمەد جاسمم ئەوە بۆ دڵێ ڕەزۆ لە خۆشی ئەو مەڕوانەی دەتەکەم وەک میلان و مامە سۆران لێرەیە بەندێک دڵێم ڕاستەوخۆ هەشت بە هەر شتێک بوو بێ منەت بەولەی بڕۆ تۆ چەندە جوانە زوڵفت پەخشا پەخشانە لە دووری تۆ بێچارە دەناڵێ لەو ژیانە بەندی مامە سۆرانە بۆی دڵێم ئەلێرانە ئازاد بۆ لە زیندانێ زیندان جێگای شێرانە هیچکە نەگیرەی برام دوو زاتی ئەو قورعانە دا ئەتۆ لە زیندان بی بۆ دڵێم ئەلێرانە دا ئەتۆ لە زیندان بی